باز لەو باشی ئەو خواردن و خواردنەوانەکەین سەرکۆ کە لە کاتی بەربانگاوە باشترە ئێمە ڕەچاوی بکەین. ئەگەر هاوکارانم بیخەنە سەر بابەتەکەی تر بۆمان باز لە دیارترین ئەو خواردن و خواردنەوانەکەین کە لە کاتی بەربانگا گرنگە ئێمە بەکاری بێنین. لای هەمووان ئاشکرایە ڕۆژانە بۆ ماوەی چەنەها کاتژمێر بە دوورە بین لە خواردن و خواردنەوەکان حەزێکی زۆرمان هەیە بۆ ئەوەی کە سفرە و خوانی بەربانگمان پاوی ئەو بابەتانی کە بە ڕۆژەکە تۆ حەزت لێ بووە لە سفرە و خوانی بەربانگە ئامادەیەکی بەبێ ئەوەی بیر لەوە بکەینەوە کە ڕەنگە ئەو حەزەی من کە هەمە بۆ ئەوەی کە بەربانگەکەمی یاخود ڕۆژەکەمی پێ بشکێنم بەربانگی پێ بکەمەوە ڕەنگە زیانی هەبێ بۆ تەندروستی ئێمە. بۆیە گرنگە ئێمە ڕەچاوی ئەو بابەتانە بکەین، ڕەچاوی ئەو خواردن و خواردنەوانە بکەین کە لەسەر سفرە و خوانی بەربانگ ئامادەیە، چونکە زۆرینەمان ئەومان بەسەر هاتووە لە کاتێکا کە ئێمە بەربانگ ئەکەینەوە ڕەنگە تۆ بڕێکی زۆر لە ئەم شەربەتە دەستکردانی کە هەیە بیخۆیتەوە یاخود بڕێکی زۆر لە شیرینی بخۆی، ڕەنگە دوجار ئەمە بێتەوە کارێک بۆی کە ئەو خواردن سوود بەخشانەی کە لەسەر سفرەکەت دادناوە دواتر پێت نەخورێت. یاخود زۆر کەسەیە ڕاستەوخۆ هەست بەوا کات کە ئازار لە گەدایە دروست بووە نانی بۆ ناخورێت بۆ ئەوی کە تۆ ڕوبەڕووی ئەم بابەتانە نەبیتەوە ومێ دەکەین پێڕەوی ئەم ڕێنمایانە بکەی کە ئێستا ئێمە بۆ ئێوەمان ئامادە کردووە. ئەتوانیت هەر کە بانگی فەرموو تۆ ڕۆژۆکەت بە خورما پشکێنی دواتە خورما یان ئاو یان چی؟ وەڵا هەر بە خورما بەدەنکە خورما اینجا دوای ئەوە هەر زۆر تەندروستی قومێک ئاو خۆمەوە پەرداخێ قومێ ئاو خۆم و اینجا دوای ئەوە دەستەکەین لە خاڵەکان تاتیای نییە دوورکەوتنەوەش لە خواردنەوە گازیەکان زۆر ئەوە زۆر گرنگە بە دڵنیاییەوە ڕەنگە زۆر کەس ئەو بابەتە پێڕۆ بکەن بە خۆشمانەوە ڕەنگە حەزمان بەوە کردوێت کە خواردنەوە گازیەکان لەسەر سفرە و خوانەکانمان هەبێ قەیچەکە جێگرەوەی ئەو خواردنە گازیانە تۆ ماستاوێکی خۆش بکە دوێیەکی کوردی خۆشدانێکە ئەو بە دڵنیاییەوە ڕەنگە پزیشکە بەڕێزەکان زانیاری زیاتریان لایە کە سوودی هەبێت بۆ تەندروستی ئێمە. باسمان لەوە کرد کە بانگی فەرمووتۆ بە دەنگێک خورما ڕۆژۆکەت بشکێنە، دەنگێک یاخود سێ دەنگ بێ هەر چەندێک بێت کە تۆ خۆت مەبەستە. دوجار بڕێکی کەم ئاو بخۆرەوە مەچۆ زۆر دووسێ پەرداخ ئاو بخۆینەوە دوجار ئیتر نەتوانین ئەو خواردن و بابەتانی تر کە لەسەر سفرە و خوانەکە هەیە نەتوانین سوودی لێ وەرگرین. لە دوای ئاوەکە کە خواردتەوە ئەگەر سوپێک ئامادە بێت ئیتر ئەو سوپانەی کە لە سەوزەوات و ئەو بابەتانی کە بۆ تەندروستی بە سوودن دروست کرابێتەوە هەوڵ بە قاپێکی پچکۆلە سوپ بەکاربێنە. ئەمانە هەمویان یارمەتی دەرئەبن بۆ ئەوەی کە تۆ لە ماوەی ئەو چەند کاتژمێرەی کە گەدەت بەتاڵ بووە بە دوور بووە لە هەر خواردن و خواردنەوەیەک وردە گەدەت دەست بە کردداری هەرسکردن بکاتەوە و کێشت بۆ دروست نەبێت. سەوزەواتەکان لەسەر سفرە و خوانەکانتانە لە ڕەمەزانە لە بیر مەکەن چونکە ئەزانین سەوزەواتەکان بە شێوازێکی گشتی بڕێکی زۆر باش لە ڕێشاڵیان تێدایە کە ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە بێت بۆ ئێمە بۆ ئەوەی کە بتوانین کردداری هەرس چالاکتر بکەین. ئەگەر خواردنێکی قورسیشتانداناوە بە دڵنیاییەوە سەوزەواتەکان هاوکارە بن بۆ ئەوەی کە بتوانن بۆ نمونە کردارەکانی هەرستان لە ئاسانتر بکەن. ڕەنگە زۆر کەس هەبێت حەز بە خواردنی سەوزەوات و زەڵاتەوە ئەو بابەتانە نەکات، بەڵام ئەگەر بێت و ئێمە هەر یەک لە ئێمە بزانین کە چەند سوودی تەندروستی هەیە دڵنیام لەوەی کە لە بیری ناکەن. لە بابەتەکانی پێشترا باسی ئەڤۆگادۆمان کرد کە چەند سوودی تەندروستی هەیە، هەر ئەتوانن ئێوە زەڵاتەیەکی زۆر تایبەت بە ئەڤۆگادۆ ئامادە بکەن و لەسەر سفرە و خوانەکانتان دای بنێن. دوو ئەڤۆگادۆ بێنن، چەند چڵێک لە ڕێحانە لەگەڵ تەماتە، دواتر ئەگەر زەیتی کونجی هەبێ لەگەڵ زەیتی زەیتونە تێکەڵی بکەن و تۆزە ئاوی لیمۆی بەسەرا بکەن دڵنیا بن لەوەی کێکێکە بە لەو زەڵاتە بەتامانەی کە لە بیری ناکەن ڕەنگە بۆ زۆرێک لە ئێوارەکان ئامادەی بکەن. وا باشترە ژەمێکی سووک خواردن بخۆینەوەکو بۆ نمونە ڕاستە خۆ دەست بە خواردنی برنج و گۆشت و ئەو بابەتانە بکەی وردە دەست پێ بکەی. ئەو شلەیی کە هەیە شلەکە دوجار بڕێ وردە ینی بە کوردی و بە کورتێکی ئەوەیە ڕاستە خۆ دەست بەوە مەکە خواردنە قورسەکان بخۆیت بۆ ئەوەی کە دوجار کێشت بۆ دروست نەبێت، چونکە زۆر کەسمانەیە لە دوای ئەوەی کە ڕۆژۆکەیان شکانەوە لە دوای ئەوەی کە بەربانگیان کردوێتەوە ئیتر هێزی ئەویان تیانامێنێت کە هیچ چالاکیک و هیچ کارێکی تر بکەن. ڕاستەوخۆ حەز بەواکەن کە بۆ ماوەی چەند خولەکێک
پاڵ بکەون بۆیە ئەگەر تۆ بێت و پێڕەوی ئەو ڕێنمایانە بکەی ئەوە دڵنیا بە لەوەی کە ئەتوانیت بە شێوازێکی زۆر باش ڕۆژۆکەت پشکێنیت و بەربان بکەیتەوە هەروە لە هەمووی گرنگتر میوەکانمان بیر نەچێ لەگەڵ هاوکارم سەرکۆش باسمان لەوە کرد کە میوەکان هەندێک لەو میوانە بڕێکی زۆر باش لە ئاویان تێدایە تۆ ئەتوانی سوود لە میوەکان وەرگریت بۆ ئەوەی کە ئەو تاقە و وزەی کە دووبارە ئەتەوێت بە جەستت بگاتەوە بتوانین لە ڕێگەی بەکارهێنانی میوەکانەوە ئەم بابەتانەش پەیڕەو بکەی بێگومان گرنگە وەکو باسم لێوە کرد لەسەر سفرەوخوانەکانمان سەوزەوات هەبێ ئەو خواردانەی کە زۆر بە سوودە ئێمە لە کاتی بەربانگە بەکاریان بێنین ئێڵە مۆجارێکتر خورمایە ئاوە سوپێکی تەندروستە سەوزەواتەکانە لە بیرمان نەچێ ئەو شیرینە دەستکردانەی کە هەیە ڕاستەوخۆ لەگەڵ کاتی بەربانگە بەکاری مێنن وا باشتر لە بری ئەوەی کە تۆ شەربەتێکی دروستکراو بۆ نمونە لەنێو بازاڕەکانە ئەکڕی خۆت شەربەتێکی فرێژ لە ماڵەوە ئامادەکە بەکاری بێنە یاخود ئەو ماستاوانە لە ڕێگەی ماستێکی کوردی و ماستاوێکی خۆش ئامادە بکە ئەو بابەتانە پێڕۆ بکەین کە سوودێکیە سەوزەواتەکانی تر تۆ لە ڕێگەی ئەڤۆگادۆ و تەماتە و تور و خیار و ئەم بابەتانەیە وەکو پێشتر باسم لێوە کرد سوودێکی زۆری هەیە بۆ تەندروستی ئەتوانن لە ژەمی بەربانگە ئێوە لە بیری نەکەن بۆ ئەوەی کە ئەو سوودە باشانەی کە باسمان لێوە کرد بە ئێوەی ئازیز بگات بێگومان ئەمانش قەیسی و باەم و خورما و ئەم بابەتانە سەرجەمیان ئەتوانن وزە و تاقەیەکی زۆر باش بە تۆ بن بۆیە ئومێد دەکەم ئینشەڵڵا سفرەوخوانی هەر هەموو لایەکتان ڕازاوە بێت پڕ بێت لەو خواردانەی کە ئێوە خۆتان ئێستاکە بە ڕۆژون و مەبەستانە ئینشەڵڵا سفرەوخوانی هەموو لایەکتان هەر ئاوەدان بێت و پڕ بێت لە تاوی ئەو بابەتە تەندروستیانەی کە ئێوە سوودی هەبێت بۆ تەندروستیتان اینجا بابەتێکی تر هەیە ئەویش ئەو کاتانەیە تۆ لە کاتێکە ڕەنگە مۆبایلەکەت دانا بێت خست بێتە سەر کاتژمێر سێ یاخود هەر کاتژمێرێک بێت کە خۆت مەبەستت بێت خەبەرت بێتەوە بۆ پارشێ بۆ ئەوی کە پارشێ بکەیت و ئەو ڕۆژە ئیتر هەز بە برسێتی و تینوێتی زۆر نەکەی بەڵام ڕەنگە هەمومان ئەمەمان بەسەر هاتبێت کاتێک خەبەرمانە بێتەوە بەیانیە و مەلا بائی فەرمووی تر ئەو کاتانە تۆ پاشێوەکە لەکی چۆ فریای هیچ ناخێتایی تەنانەت فرێ ئەوە ناکەیت کە قومێک ئاویش بخۆیتەوە بۆیە ڕەنگە زۆرینەمان ئەومان بەسەر هاتبێت